ناری شاعر دەفەرموێ ئەتۆ زەمم دەکەی مەدحت دەکەم من جەزای قەولی درۆ بە هەر درۆ بێت. سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئەمڕۆ باسی دیاردە ناشرینەکەی ناو کۆمەڵگای کوردەواری دەکەین، ئەویش زەمکردنە. ئێستا زەمکردن هەڵخشاوە، لە هەموو شوێنێکدا زەمکردن هەیە. لەناو زۆربەی مەجلیسەکان دانیشتن بە دیار چەرەس خواردن و چایە خواردنەوە زەم دەست پێ دەکات. خەسوو زەمی بوچی خۆی دەکات، زاوا زەمی خەزوری خۆی دەکات، برا زەمی برای خۆی دەکات، بەڕێوەبەر زەمی بەشێک لە کارمەندەکانی دەکات، کارمەندەکان بەگشتی زەمی بەڕێوەبەرەکان دەکەن. زەمکردن چۆتە ڕەگ و ڕیشەی هەموو گفتوگۆ و دانیشتن و مەجلیسێکەوە. لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە دەپرسین چێن ئەو کەسانەی کە زەم دەکەن، سەرنجامی شتێک زەمکردن ڕوودەدات، هۆکارەکانی زەمکردن چییە؟ و لە کۆتاییشدا دەپرسین ئەگەر بڵێن چارەسەر بۆ زەمکردن دەبێت چ جۆرە چارەسەرێک هەبێت و چۆن کاردانەوە بکەین بەرامبەر بۆ کەسانەی کە زەممان دەکەن، چێن ئەوانەی کە هەمیشە لەسەر زەمکردن بەردەوامن. لەم پرۆگرامە گفتوگۆ دەکەین دەربارەی زەمکردن لەگەڵمان. بە باشش باسی پێ دەکازم هەر کەس زەمکەم من ئان بوورم کەم بێ دەبیتن بەس هەدەستەکەنەوە ئەوش دەگەوی زەمی دەکاتن معنای خراتر دەکەن. لە بازە مەزیزانیشی قسەی ڕاستیەکی خەڵی باوڕت پێ ناکات. سەحەتان چۆنە؟ قەت زەم کراینە؟ وڵای مەسەلەی زەمی بە خۆشمان کردیتمان. طبعا چێ زەمی کردی؟ والله هەر نزیکەکانی خۆمان برادەرە و کەسوکاری خۆت یعنی لەوانێ بەڕای جەنابەت زەمکردن دەرەنجامی شتێکە بۆ زەمکردن ڕوودەدات. والله نازم بەعام زەمکردن بووە یعنی آخر باوە یعنی باوە باوە ئیسان زیاتر بێ ئیشێکە تو دەبینی دوسێ برادریان هەر کەس خزمە کە لێ کۆبوونەوە تەماشا دەکەن هیچ مۆزوعێک نییە، باسیەکەش دێنن کە باسیەکەش شینەوە بووە زەمزەمەکە بەردەوام دەبێتە مەجلیسەکە تەواو دەبێت. ئەوجا احتمالە خۆشکەنەوە لە چەرەزاتی دانێن و بەساکەی زۆرتر خۆش دەکەن زەمەکە ینی زەمکردن بە چەرەزاتەوە پێم وابیت. جەنابەت هەلێ لە دەستپێکی قسەکان گوتت ڕەنگە بە خۆشمان زەممان کردبیتن. باشە بۆ زەمکردن ڕوودەدات دەرەنجامی شتێکە کە زەمکردن ڕوودەدات. هەروچی گوتمێ پێم وابی زیاتر بێ ئیشیە. کەسانێکان ئیشیشیان هەیە بەڵام هەرزەم دەکەن. هەر دەشکەن ئەوە شەر ئەگە بینە سەراقیقاتێک ئەوە شەر بێ ئیشی لەناو ئەو دەبینی تو دەری ئیشیانی هەر دەشکەن بەس هەر لە بێ ئیشیەک هەدەیکەن کە دانیشتنی مەزوع ئەو مەزوعەکەی خۆی هەیتیان ئەو مەزوع خەلاص بووە بابەتەکە خەلاص بووە بابەتی کویان خەلاص بووە بە شێوەش کە باس بکەم یان ئەوەتە کەسە شکە ئیشەکەی لێ من جوانتر و باشترە بە باشش باسی پێ دەکازم کە باسی برادەرەکەی خۆم کرد گوتم ئیشەکەی و باشترە و هەر کوێچێ زەمی بە زەم چ بە باشە باسی پێ چ بە خراپەوە هەبووە زەم دەبتە زەم ئەزەکەم باسی برادەرەکەم گوتم ئیشەکەی ئەو هایەوە هادەڕوا و شتەکەی لێ من جوانتریان مشتری زیاتری هەم مۆزوعی بۆ جەنابەت چیش دەکەی؟ پێشمەرگەمە زەمی چێت کردی ئەتو؟ وڵای دەچم برادەرەکان ببینن چکە زۆر زا بە منیان گوتیە خۆشیە ئیمە خۆشیە خۆشیە کەچێ بۆ زەم خۆشی و ناخۆشی تێدا زۆر زاران دەبین برادێکمان شتێکی جوان دەکەی ئەنی دەبێتە مای پێکەنی نەک بیشێنینەوە زۆر زاران ئەم بەخۆم دووبارە دەکەم شتەکان دووبارە دەکەم و ڕاستی کە بە خۆی لەوێ نەبیت دووبارەم کردەوە شتە خۆشەکان بەڵام زەمکردن قسەی ناخۆشتانە سەر کراوە؟ نانە ئەم بەخۆم نەمکردی ینی قەت نەمگوتی سەر جەنابەت کراوە؟ کرا بە تاکێت کرایە و دریشم پێشکایە و احتیمالە تووشی مەوقفی ناخۆشی بوومە. ڕێم لای جەنابەت چینەوە کەسانەی کە زەمی خەڵک دەکەن
والله بعام يعني زميك تبدا بعام يعني اشتكوا بەڕێزە دەرێ مەجلیس نییە بە بێزەمکردن یعنی هیچ مەجلیسێک نابێ زەمی تێدا نەبێت طبعا اول دقرته سر حسودي زوربي حسودي انسان بەڕێزە دەڵێ بێ ئیشیە تم حسودي بي شيء يعني ذاته چێ ئەوانەی زەمی تو دەکەن والله حتى نيجي كان يخوم يعني هو يكبم ناس الامانه زمان كان طبعا برادر او كاس وكاره يعني فشتان بۆ دەگەڕێتەوە کە زەمکراوی زور هەڵوێست چی دەبێ والله عمل اخوك لخوم دايم بورم دايم بورم هكا زم كم من دايم بورم ئەوەی کە زەمی جەنابەت دەکا و دەیبووری هم كاس كم بوله زەمکەرەکان دەزانن کە تو دەیانبووری بالي زوج بەڕای جەنابەت چ کاردانەوەیەک هەبێ بەرامبەر بە کەسی زەمکەر والله انسان ببوري بوي زاجك تبقى كانسان زمنك يعني اللي بدنا باشتري زم لم شيء كان دەڵێن ئەو کەسانی کە زەمی خەڵک دەکەن بشیان بووری بەڵام لەبەرەوەی فێرە زەمکردن بوون لەسەر کارەکەی خۆیان بەردەوام راست زوره بس هم يك بخوم دايم بورم او بردوام بقدر صر يخوي او يخوي تووشی کێشە نەبوو لەسەر زەمکردن والله نازول بە دووادا چون دەکەی لەسەر ئەوانەی کە زەمت لێ دەگەڕی واجدين زور دەمێ بزانم زەمکردن دیاردەیەکی زۆر ناشرینەوە کۆمەلگای ئێمەدا بەڕای جەنابەت چارەسەرێک هەیە کە زەمکردن بنبڕ بکرێت والله بما بيصير سري نازم زحمه صار سري هذه زور كسا وكوبي على دو بوت شتي كده بس زم كان مش لقى برادر بيش نفس عاد بيش بس يوم هاكر زم كان بس زم كان ماكر بس والله يعني كسي يعني دي لك هذا شيء هي شيء بس زم بس مو شيء يعني حتى بيش خۆشی بووی کە باسمان کرد خۆش گوتمان کەسێک هەیە تو زەمەکان هەموو خۆشی ها کەسێک هەیە ئیشی نییە کە هاتە دەری ئەوە تەواو دەست پێ دەکات ئەوەی خۆم دەستا تاکیدمە بەرنامە ئینشاڵە برادەرەکەم نابینن چکە بیبینن دەزانم بە پێچوان و تەلەفۆن قسەم لەگە دەکەنەوە زەم خۆی دوو نوع زەمەیە کە تو زەم زۆر کەسی ڕک لێ دێتەوە کەیفت پێێنە ئیشەکەی وشی گوتم ئیشەکەی لە تو جوانتریان ئەو شتێ هێتی بەهای لەی تو بەرزترە و جوانتر هەست کە ئەوەش حەسادەتە لەوانەیە زەمی بکەی لە حسوودیان زەمی هەشتە زۆر کەیفت پێ زۆر خۆشت دەوێت یەکەم برادەرەکەی خودت باسی دەکەی قەت زەمیان کردی نا ولا كزم ناقات لۆ کە زەمن ناکە ولا كزم من ناقات هن باش مري ولا هري ولا یعنی ئەو کەسانی کە خراپن زەمیان دەکرێت هري ولا خراب الزمي ذكري هري ولا باشە قەت زەمی کەست کردیە امن نا ولا زمي كز ناكم ئەی قەت کەس هاتوتە لای جەنابەت زەمی کەسێکی تر هري ولا چت پێ گوتینە ما كزمي عالمي ما كبرامبر بيبري الزمي ذكي دي برامبر قصي بيبري هري ولا بەڕای جەنابەت زەمکردن چییە یعنی ئەو دیاردە ناشیرنە بۆ لە ناو زۆربەی کۆمەلگایەکاندا هەیە و بنبڕنا ترى بيغيرتي الزم كل برامبر اللي بيدري ها هدي هري ولا بيغيرتي ذاك اگر برامبر مزون بيدا قسم بيبري وين هدي هەموو زەمکردنێک لە دواوە ڕوودەدا هري ولا هدي هري ولا یعنی باشە چارەسەری چییە شوري سوري جدو يخو بقرت سأولو نابد مش لو نابد مش لين ذاك لقى قوري عندي كلام دري فرانكا زوايا فرانكا زوايا زما كلو ذاك لتس تجني ها والراس جنيه وزا نا ولا الراس دنيا ئەگەر کەسێک بۆ نمونە هات زەمی یەک چێکرد لە لا بکات پێت باشە چ کاردانەوەیەک بەرامبەری لدي ديوا لدي ديوا پێی بڵێ وا مەکە وامك لدي دوا تنبيه دبيتن بس هذا سكن يجي دقي زمي دقاتن معناه اخرات ذكر ئەوانەیە کە گوێ لەو کەسانە دەگەن کە زەمی خەڵک دەکەن چیان پێ دەگوترێت والله كابرات بيكلك بي او صفات يعني دي عيزن زول بيكلك هري ولا یعنی لەگەڵ ئەو کەسێک کە زەمی خەڵک دەکاتن هیچ جیاواز اي شو شوي اي لقي زمي دقا هاو شوي هذه اي شوي باشە زەمکردن دەرەنجامی شتێک ڕوودەدات شتێک هەیە کەوا دەکات ئینسان دەست بە زەمکردن بکات يعني مقصد كابرا خراب ايش دقا دري فرانكا زوايا كدي نشي دي تبع ساي اخوي نش يعني دي لو قوري بخسي دقات النادي بني فرق وزعك وانا زمي دقا لو قوري انا اخذ دي تبع ساي اخذ هذه جانا هري چی بە کەسانی زەمکرد دەڵێ كل ولا خراب في دري ما تسوي نريم ئەگەر یەک ڕستیان پێ بڵێ بەڵام بێ قسەی نەشیا و چیان پێ دەڵێ والله اذا بغيرتي هري ولا زم كردم بغيرتي بەڕای جەنابەت زەمکردن کۆتایی پێ بقرا عن زعمت بعت كتاب لهم ملتي زعمت كتاب في بيت هري والله فير بين هذا وشوي با او فير زم كردم هري والله کەسێک دەڵێ مەجز بەبێ زەمکردن نا الراس تزوت ما عتي دقا كابرا دي من اشعار خصي بيدري او دري ولا خصي الراس تخصي الراس وجني يقبنيا سێ کەسیان ڕاست اي راس نيا هدي
ناوەە ڕاست مالۆی لێ هات ئەدە چی لێ هات ما دنیا یعنی دنیا زەمکردن وەی لێ کردەوە دوێ و لە لەگە درۆ و دەرەستە و زەمکردن وەی لێ کرد مامەجان قەت زەمیان کردی بەخوای زەم کردا بە زانین کەوە وشکار داوای لێ بردن لێ کردی ئەوم کردیا لێم بوردی یعنی داوای لێبوردنی کردیم لێم بوردی یعنی داوای لێبوردنی کردیە بەرە بەیان لێم بوردی یعنی زۆر ئەوم نەکردی لێ برم ڕکەم لێ کردی چۆن زانیت کە زەمی کردی ئەوم بەخسان کردیا مەزان زار و بیان باسیان کردیا وەکو برێن لۆم گەڕایتەوە گوتم لە باتی مەحتم کەی نەمەحتم کە نەزەمیشم کە دەگەی پێ ناوی چ زەمی کردی والله مثلا بياوج قرام يقصد بحث شجوان كرديا بس انا قلت معك لباتي ما حد نزم يشمك قلت معك هذا ولي بندكم بەڕای جەنابەت وەکو کەسێکی بەتەمەن و دنیا دیتە لە ئەنجامی شتێک زەمکردن ڕوودەدات باش نزم زور لە ئەنجامی شتێک ڕوودەدات ما نسر ذا والله خزان قدام كامل هلا شيء هي مثلا او كامل يعني دغريتوا باسي ده كانوا او يا زم كنا بس نيكي باش براسي يبقى نوي زم كردن شيء زور غلطه أنا والله غلطة. باش ئەو کەسانی کە زەمی خەڵک دەکەن دەزانن شتەکە غەڵەیە هەڵەیە و غەڵەتە نێکن باشە نێکن ناوەڵە نێکن باشە مثلا کە گەنجی شوشتم لەبەس دریت لێم بڕانزی بەڕاستی خۆش نییە وەنیا لە پێ ناوی چێ زەمکردن وڵی زانکووە وشکار وتی زاروێ دیە ئادرس دەبین ئەرێ وڵا کەسێک پێش بەڕێز قسەی کردوتی هیچ مەدیسێک بەبێ زەمکردن تەواو نابێت دەست پێ ناکات و تەواویش نابێت مەرێ وایە ڕاستە بەێ زۆر زار دەبینێت کابرا پێکۆدانشینە لە مەسجد دانشینە لەوان مەلاشی لەگە دابی خۆری باش خۆی بەس باز زەمی خەرچی بکەین هاوە درندرە با زەمی خەرج زەمی خەرج بکەین بەس خۆی غەلەتش شتە زانی زای کووە مەسەن دەگە دانیشی لە مەسجدان دانیشی مەسجد ئەگەر دینی لەگەدان مەلە لەگە دانەبوو مەسجد خۆش نەبوو دەبی زەمی خەرج دەکەی ئەوە بەڕاستی زانی ئەوڕۆکە یعنی زەمکردن مەجلیسەکان خۆش دەکات نانا زەمکردن بالعکس مەزگەن تێکەدا بەس هەرەوە فێر بینە و مەلەتی منیەوە فێر بووە کاکە بەوە زەمی خەرج بکەین زەمی خەزمی خەرج دەکەی ئەوە دەگەی ئەو شانە ئەوەیە لێرەدا باشە بەڕای جەنابەت چارەسەرکردنی زەمکردن هەیە ناوەڵە زانست نییە زامی نێکی باشە نێکی بەڕاستی زەمی خەرج نەکەی باشە ناوەڵ نێکی باشە سەلام عەلەیکم چۆنن چۆنی باشی قەت زەم کراینە زەمیش کراینە بەڵێ زەم کراینە ئای شۆن بێگومان باشە بەڕای جەنابەت بەڕای هوردووکتان زەمکردن دەرەنجامی شتێکە بۆ زەمکردن ڕوودەدات وحیتا بڵم زۆ بۆ ڕوودەدا حەسوودیە بێگومان حەسوودی لە پێناوی شتێک بۆ نمونە کەسێک کە زەم دەکات دەدواوە زەمت دەکات بێگومان بۆ زەمت دەکا ئەگەر حەسادەتت پێ ببان ناتوانانی مەسەلەن حەسادەتەکە با لە ناو دڵی خۆی بێت بەڵام با نەچێتە بابی زەمکردن بەتەکید بەڵام خۆی ئەوە بیرکردنەوەی ئینسانەکانە بەرامبەری تۆ بەرامبەری ئەو ینی گرنگەوەی ئینسان نازام چۆن بیر دەکاتەوە بەسە من یەکەباری خۆم زەمکردنم نییە قەت زەمیان کردی بەتەکید چێ زەمت دەکات ئەو کەسانێک کە زیاتر حەسوودیت پێ دەبن ینی ئەو بێگومان ئەو کەسانێک کە زیاتر حەسوودیت پێ دەبن ئەجینا زەمکردن وابزامی سوودێکی نییە بێگومان بۆ شکارنی خۆش ینی بەرامبەرەکە تا زیاتر ئەو کەسانەیە هەر دەچێتە بابی حەسوودی بەڕێی من وای دەبینم کەی کۆمەلگای ئێمە لە دیاردەی زەمکردن ڕزگاری دەبێت خۆزگە ڕۆژێک وا بە ینی ئێمە زەمی یەکترمان نەکرد بە هەر کورد خۆی وایە بەتە ئەمن پێم وایە لە ناو کۆمەلگەی کوردی زەمکردن بە شێوەیەک زاق بۆتەوە بەڵام زەمکردن لە ناو هەموو کۆمەلگایەکدا هەیە نا خۆی ئێمە ناکرێت ئیسنای پێی بەڵام کورد وەکو من وەکو خۆمان چونکە ئێمە لە کۆمەلگەکە دەژین پێم وایە ینی وا هەز دەکەم لە ناو کووردا زەمکردن زیاتر بێ ینی ئەو زەمکردنێکی هەیە کورد زیاتر لەوە حەسوودن بەرامبەر یەکتر بۆ نمونە جیران دوکان لەگەڵ ڕێزم لە دۆست و برادەراتیە هەمووی دەگەڕێتەوە لەسەر چی ینی لەوانێت تۆ لەسەر ئەو کەسە سەرکەوتوتر بی یان ئەو کەسە سەرکەوتوتر بتبینێ لە خۆت ئەمە دەبێ هۆکارەکەی بێ جەنابەت لە کەسێکی تر سەرکەوتوو بی لە باتیەوەی کە شانازیت پێ بکاتن و پشتگیریت بکات دێ زەمت دەکات هەمووی نا بەڵام زیاتر ئەوەیەکی ئیشان زەمکردن بەتەکید هەمووی نا بەڵام زیاتر ئەو کەسانە بەڕێی من وایە ئەو کەسانەیە کە قسەی دەم و دڵیانیەک نییە بێگومان ینی تۆ کەسێک دۆستە برادەرت لەوانەیە قسەی بە جۆرێک بێ بەڵام دڵی بە جۆرێکی تر بێ ینی ئەوانەیە زیاتر ئەو کەسانەشن لەگەڵ ڕێزم لەوانەیە زەمکردن جۆرێک بێ لە نەخۆشی
بەتەشی لە من وای دەبینم ینی دەبێت جۆرێک بێ لە نەخۆشی ئەگەرنا زەمکردن هیچ سوودێک بە بەرامبەرەکە بە خۆی ناگەێنێ وەزائیدەن ئەو کەسێک کە حەسوودیشی پێوە دەبێت یاخۆ زەمی دەکەی بە دڵنیایە ڕۆژێک هەردەی بیستێتەوە ینی لەوانەیە ئێمە زەمیان کردینەوە 20 توشمانەوە ئەو نەخۆشیە بمبورە دەگەڕێمە لای جەنابەت ئەو نەخۆشەکەی چارەسەر دەبێت بەچی چارەسەر دەبێت والله جانا خوش بچ چارەسەر دەبێت خەڵک بۆ خۆی چارەسەرکە ئەو نەخۆشی بڵێ هەر بەردەوامی ئەو چارەسەر ناگرێ کەسی زەمکەر ئێستا ڕەنگە گوێی لە جەنابەت دەبێت چۆن خۆی چارەسەر بکات چۆن خۆی چارەسەرکە دەبینی جەنابەت ئیشێکی چاک دەکەی پێویست ناکە ئەمە زەمی دووکەم ئەوە ئاوای کرد و ئەوە ئاوای کرد ئەمیش دەبێت چاو لە تووکەم شتە چاکەکان لە تو فێر بم یعنی وەکت و بەڕێدا بڵم نەک بڵێم ئەوە بەڕێ خراپدا بڕێ بەڕێ خراپدا نەڕێ خۆ چاکەی وەکە و کەبرای ینی ئەوە چارەسەرە ئێمە جاری وا دەبینین کەسێک دێک کە زەمی کەسێکی ترمان لەلا دەکات ئێمە گوێی بۆ دەگرین ئەو کەسەی کە گوێی بۆ دەگرێت بۆ کەسە دەڵێن چی هەموو تاوانبارین ئەگە ئای چۆن ئەگە مەزم ئەو کابرا زەم بگە ئەمە گوێی لە بگرم ئەمیش تاوانبارم وەکوی دیارە لەوی چاتر نیمە بەو هەموو تاوانبارە ئەگەر جەنابەت وەکو تاچی ناو کۆمەلگایە قسەیەک هەبێ پامێک هەبێت چی بەو تاوانبارانە دەڵێ وڵی دەڵم ئیسان ئەو شتانە تەرەکەین لەو کۆمەڵگادا نەمێنی ئەو شتانە دیاردێکی زۆر ناشیرنە یعنی تەرکیکەینە بە خۆشمەوە دەڵێم قەت زەمیان کردی من کوڕی کەسێ زەم نەکرێ ئەخە بابزانانی چ کەناڵێک ها بەرنامە کەناڵی دیمەنە کەناڵێکی لۆکاڵی خێزانی سەرتاسەری هونەری کەلتوریە بابەتەکانمان خەبەری و سیاسی و حزبی نییە لەسەر زەمکردن ئەو ڕوخسە دەکەین زەمکردن دیاردەیەکی ناشیرنی ناو کۆمەلگای کوردیە و ئەو دیاردەیە ڕۆژ بە ڕۆژ دەزیاددایە زۆر جار کەسێک کە زەمی کەسێک دەکات حاڵەتەکە دەگاتە ئەوەی کە بۆ نمونە شەڕێک دروست دەبێت و تەقە دەکرێت و زۆر کەسیش بۆتە قوربانی دیاردەی زەمکردن لە پێناوی چ ئێمە زەمی یەکتری دەکەین لە پێناوی ناحاڵی بە بێویژدانانە حکومەدەین من خۆم پێم بەڵێن تۆڕەی لەبەروی حەزم بە شتە عەدالەتەکانە ئیترە و کەسانە باوەڕەکە ناهێن کەی بخۆیانە بەڵگەم هەیە لەم وڵاتی ئێمە بۆیە لە پاشین بۆیە شۆڕشەکانمان ناچێتە پێشەوە چارم ناچاروا بڵێم بە ئیژدان و حکم نادەین پیاوێک ڕاستگۆیی تیابێ مەرغوم نییە لە بازێ مەزیزانیشی دەگەر ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز لە بازێ مەزیزانیشی قسەی ڕاستیەکی خەڵی باوڕت پێ ناکە درۆ بکەی پیاوی ڕاستگۆی خەڵک حەزی بۆی هەندیشی ینی وهای لێ هاتووە کە ڕاستی بڵێ خەڵک دەرێ ڕاست ناکە نییە بەڵێ ئیسە بۆ نمونە لە حکومەتی هەرێن بڵێن کاکە وەڵی هەتا 50 سەر معاش نادرێ خەڵکەڵی ئەوە دیعای بۆمان کرد ئەوە ناحەزە کورە وانیە کاکە یە خەڵی باوڕت پێ ناکە بڵێ معاشش نادرێ بڵێ بیانی معاش نادرێ خەڵکی بەخوا پیاوی عەقڵ و ڕاستگۆیە ئیتر خۆشیتان بابێنەوە سە زەمکردنەکە قەت زەمیان کردووی لە پێناوی چ زەمیان کردووی زەمیان کردو کورە لە پێناو ئەوەی کە خزمەت هەندێک کەسمان کردو دوایی بێ ئەوفا بۆ زەمیشمانیان کردووە کەسی خۆم نزیکی خۆم ئێکاکە بۆ زەمانەکە هەی نمەکەمەکەمان بتانگرێ بەبێ وژدانە نەحکومەدەن ئێمە کە زەمی کردووی کاردانەوە چی بوو بەرامبەری کاردانە وتم هەواڵی خوابێ هەتا کەی حواڵەی خوابێ هەتا مەجاری تیا بوو چش دواشێ لە حەدی خۆی دەرچووە ڕەت داوێتەوە بە قسە بەکردەوەیشی تعلیقی بە شێوەیەکی واکە تێبگا کە منیش مرۆڤێکم و حەقی خۆمە دیفاع لە خۆم بکەم حواڵەکردنی کەسی زەمکەر بەخوا دیاردەکە کۆتایی پێدێنێ بەخوای ترەمە نا کوردواری ئەمە فێرەوە بووینە نا بەس تعلیقی لێدی بازارێ لە جێ خۆیەتی چارت ناچارێ بێت زاروای چار ناچارێ بێت تعلیقی لێ شێ بدەیت ئەگەر بێدەنجیشیان نەکەی ڕەنگە لە زەمکردن هەر بەردەوام زیاتر یەک شتی کاڵێم ڕۆژێ لە ماڵێ داوات بووین من خۆم چەپەوانم کۆمەڵی کەس بوین مناسەبەیە بوو بەدەستی چەمنان مەخوارد پیاوێکی بەرامبەرم وتی کاکە دروست نییە وتم کاکە خۆم چەپوانم مامۆستای کات لە تەنیشتم نانی خوارد ڕخنیان لەویش گر وتی کاک هەرو دەستەکە خوا دروستی کرد و هەروتیان دروست نییە وتم خۆزی گونا من و هەموو هاوڵاتیەک ئەوەندە بێ بەدەست ڕاست ناخۆین بەدەست سەبنانە خۆین خوا بکەم هەرەوەندەمان هەبێ چاوت پیاویکە لە تەکمەوە خزمی ئەوەی بەرامبەر بوو دوو لە ڕووی ئێوە بینەرانی بەڕێز ئەو درۆکە بۆ برایی واوت ئەو برایەکی خۆی بە ئیسلامی زۆر چاکەزانی ئەمی تەکمەوە خزمی بۆی درۆکە کێشەکە بەس بەدەستی چەپ بێت خۆزی گونا من و ئێوەی بەڕێز و هەموو کەسێک لای خوا هەرەوەندە بێ بەدەست ڕاستنانمان خوارد بەدەست سەمنانمان خواردووە دەڵێن لە ناو کۆمەلگای ئێمەدا دیاردەی زەمکردن ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت خەسوو زەمی بووکەکەی دەکات زیران زەمی زیرانەکەی دەکات برا زەمی برای دەکات کارمەند زەمی بەڕێوەبەرەکەی دەکات بەڕێوەبەر زەمی بەشێکی زۆری کارمەندەکان دەکات
خراپە غەڵەتن ئەوانە وجدانیان هەبێ یەک نەختێک کردم بووکەکەم خەسوەکەم کەم و کوڕیشی و بۆ زەمیکەم لە شوێنان خێرە ئەسلااو لێبێت تۆ کاتت باش سەلااو لێوی سەلااو لە هەموو بینەرانی دیمەن و ئەو کەسانێک کە سیرمان دەکەن سپاس دەکەم جاری دووە لە پرۆگرامەکەی مەقسەدەکەی سپاس دەکەم تەوەریەم جارەمان لەسەر زەمکردنە دەمێ بزانم جەنابەت وەکو کەسێکی کە لە بواری ڕاگەاندن ئیش دەکەیت قسەیەک تێ لەسەر و کەسانی کە زەم دەکەن وە دیاردەی زەمکردن لە ناو کۆمەلگای ئێمەدا بەرەو زیاد هەڵدەکشێ ڕۆژانە گوێمان لەوە دەبێت کە کارەسات و کێشەی زۆر ڕوودەدا لەسەر بابەت و دیاردە ناشرینەکەی زەمکردن بێگومان کۆمەلگای کوردیەکێک بلەو کۆمەلگا جوانانەی کە دوور بوو لەو شتانە بەڵام بەداخۆ ئێستا زەمکردن هەرەوە نما دوو کەس لە مەجلیسە یەک باسیێش ئێستا گەشتە ڕاگەیاندنەکان زەمی ینی زەمکردنی ئێستا گەڵک فراوان بووە گەشتە و ئاستەی لە کەناڵە ئاسمانیەکان لە کەناڵ لۆکالیەکان باس لەوە دەکرێت ئەو زەمی و دەکەوت شتەکەش ئێستا بیتە زەمی گشتی لۆ نمونە ئێستا زەمی لایەنەکان دەکرێت زەمی حکوومەت دەکرێت زەمی عەزاب دەکرێت تەنانە ویلاتە زەمی کۆمەلگا و نەتەوەکانی تریش دەکرێت یعنی زەم ئێستا زۆر فراوان بوون لەگەر ئەوەشدا زەم ئەگەر یعنی گوناحێکی تاوانێکی گەورێ ئەگەر وە نەبی ئەوە دەبتە بوختان گەلە گەورەتریشە لە زەمکردن کەواتە ئێمە پێویستە بە خودداچنەوە بکەین چۆن پێ ناخۆشەیەکێک بە خراپە باعث تۆ بکە تۆش بە خراپە کەسی بەرامبەر مەکە هەمومان پێویستیمان بەوەیە بە خۆدا بچینەوە واز دە زەمکاری بین ئەگە تۆ دەستم ناگری پاریشم پێوە منێ زەمکردن بە هەمان شێوێ ئەگە تۆ ناتوێت مەتحیەکە چی بکەیت دەرەگە گوڵنی دڕچژمە بە هەرکەس دەماری خۆی پێویست ناکەم باسی کابراکەم وە بکەین ئێمە خۆمان چاکەین پێشەوەی بەرامبەرەکەمان بیوێ ئێمە چاپ بکە لە باتی زەمی کابرا بکەی ئامۆژگاری بکە لە باتی ناو خەرک بشێنیەوە باسی بکەی بڕۆ ڕوبەڕوو پێی برێت تۆ ئەو خاڵانت خراپە و ئەرێنی نییە دەکرێت ئەمە هەڵوەستەیەک بکەین لەسەر زەمکردن دیاردەیەکی خێزەوەنە لە نێو کۆمەلگا بەرە هەڵدێر دەبا ووا دەکە مرۆڤەکان دژیەک بوەستنەوە وا دەکە ڕوخسارە جوانەکان لەبەر چاوی یەکتر ناشرین بن زمان چار دەرکەی هەیە ددانەکان لێوەکان خوا دوو جێی داوێتی لە دەرەوە بەبێ دەرگا لۆێ زمانی بەو شێوێ پارەسۆتە توش بە خراپە بەکارینێنی زەمکردنی ژێکێک لەوانەی کە لە زمانێکی پارا و شیرین و جەیەکی تەڕ و نەرمونیان تۆ بە ڕقی بەکاریدێنی بەرامبەر کەسی تر لێ بە ئومێدم واز لە زەمکاریەکتر بێنین جەنابەت باسیەوە کردوتە ئێستا زەمکردن گەیشتۆتە کەناڵ ڕاگەاندنەکان لە ڕاگەاندنەوە زەم دەکرێت زەمی گشتی دەکرێتن هۆکار چیە زەمکردن بۆ وا گەورە بووە بەێ خاڵەکەی ئەوەیە مرۆڤ نەیتوانیوە ئەوەی بەخۆی بیکە دەچی بە بەرامبەرەکەی دادەوە یان دەستە چەورەکەی بە بەرامبەری دەڕێشتەوە بۆیە هەڵوەستەکردن لەسەر خودی خۆمان دەگەڕێتەوە لەوەی کە ئێمە بە خودداچنەوە بکەین بەرەو فراوانتر دەڕوە ئێستا وای لاتوە لە زەم لەوە دەرچووە زۆر زەمکردن بۆ تۆ کاری شەڕی گەورە تەنانەت بۆتەوە کاریەوەی قسە و قسەڵۆک دروست بی هەتا بە شێوەیەکی فراوان وا فراوان بووە ئێستا گەشتە ئاسەی نێودەوڵەتی ئەو هەر بەهۆی زمانەوە بەهۆی زەمکردنەوە بەهۆی تانە لێدان لە کەسی بەرامبەر شەڕی فراوان ڕوودا ئێستاوا دەبین ئەو شەڕانەی دروست دەبن لە وڵاتانی دەرە بەهۆی زەم و قسەکردن بە یەکترە گەنا هەرکەس لە شوێنی خۆیتی بۆیە پێویستە هەڵوەستە بکەین دووبارەی دەکەمەوە بە خودداچنەوە بکەین واز لە زەم و زەمکاری بینین نەک پشتە تێکت زەمت بکە ئێستا خەرکانەکەی دێ ماچ دەکات لە پشتەوە زەم دەکاتن بۆ ناتوانانی لە پێشەوە باسی بوونی خۆی نەسەرماندی ئەو کەسە ئەمە نەگە خوانە خواستە ڕقم لە یەکێک بیتەوە یان ئەوە لەگەری دانانیشم باسیشی ناکە پێویستە بە چاکە باسی بەرامبەرەکەمە بکەین نەک بە خراپە بڕای جەنابەت دەرەنجامی شتێک زەم دروست دەبێت سەرنجامی ڕقە لە دڵەوە ڕقە دەبێتەوە کاری ئەوەی کە تو ناگەی ئاستی و کەسە دەچی زەمی دەکەی ئەگە تو ئەوە کابرا لە کوردوا دەرەگە پیاوانە بی بەرە ڕوقچت هەیە بیرێ مەحوی شاعر دەڵێ لە دەست دۆستی دووڕوو عەجەب دڵم تەنگە فیدای ئەو دوژمنە بم کە یەک ڕەنگە هەمیشە کەسانی زەمکار لە ناو کۆمەلگای کوردەواریدا بە دوژمن دەخەمڵێندرێن و دەناسرێنەوە لەبەرەوەی ئەگەر کەسێک باش بێت و دەوروبەر و دۆستەکانی خۆی خۆش بێت هەرگیز زەمیان ناکات زەمکردن دیاردەیەکی خێزەوەنی ناو کۆمەلگای ئێمەیە و بەردەوامە لە زۆربوون و ڕۆژ بە ڕۆژ هەڵدەکشێت لەناو زۆربەی مەجلیسەکان زەمکردن هەیە زۆربەی ئەو کەسانەی کە کەسانی سەرکەوتون لە دواوە زەمیان دەکرێت لەو پرۆگرامەدا پرسیمان چێن ئەوانەی کە هەمیشە زەم دەکەن و بۆچی زەم دەکەن زەم سەرنجامی شتێکە کە ڕوودەدات هەموو ئەوانەی کە لەو پرۆگرامەدا باسییان لە زەمکردن کرد پێیان وابوو کە خەتەرترین و ناشرینترین دیاردەی ناو کۆمەلگای ئێمەدا کە ئێستا چۆتە ناو خێزانەکان و تەنانەت لە نێوانی دوو کەسیشدا زۆربەی زۆر جارەکان زەمکردن ڕوودەدات و
پێیان وایە کە ڕەنگە زەمکردن بۆ ئاسانیە کۆتایی پێنێت بەڵام چارەسەر زۆرە. اینجا لە کۆتاییدا دەمەوێت بڵێم تۆ ئەگەر هەر بەردەوامی لەسەر زەمکردن دەبێەوە بزانی خەڵکی باش هەیە کە بزانێ زەمیشت کردووە بەڵام لێت دەبورێت بەڵام دەبێ ئەوە باش بزانی مەکانەتی تۆ ئیدی وەکو جاران نامێنێت و ئەو خۆشەویستیەی کە دەور و بەرەکەت و کەسەکانی کە دەیانناسی بەرامبەر بە جەنابەت هەیەە لەبەرەوەی کەسێکی زەمکەری مەکانەتەکەت لەدەست دەدەی و ئیدی کەس تۆی خۆش ناوێت و هەمیشە بە ناشیرنیش تەمەشات دەکرێت. ئەم نەزوەری براهێمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن واز دەزەمکردن بێنن تکایە. خداحافیز.